بسم الله الرحمن الرحيم. پیاوێک بە ئیمامی ئەبوو حەنیفەی گوتی ئایا ئەتۆ خوای پەروەردگارت بینیوە کە دەیپەرستی؟ گوتی نەخێر نەمبینیوە. گوتی ئایا بە هیچ یەکێک لەو پێنج هەستانەی کە ئینسان هەنی ئایا هەستت بە خوای پەروەردگار کردووە، بینیوتە، تامت کردووە، دەست لێی داوە؟ ئیمامی ئەبوو حەنیفە فەرمووی نەخێر. پیاوەکە دیارە مولحید بوو. گوتی جات چۆن خوایەک دەپەرستی کە نەتبینیوە و کە دەستت لێ نەداوە و کە بۆنت نەکردووە و کە هەستت پێی نەکردووە، چۆن دەیپەرستی؟ ئیمامی ئەبوو حەنیفە وەڵامێکی زۆر عەقڵانەی دەداتەوە. پێی دەڵێت ئایا ئەتۆ عەقڵی خۆت بینیوە؟ دەڵێ نەخێر نەمبینیوە. دەڵێ دەزانی عەقڵت لەکوێدایە و دەستت لێی داوە و تامت کردووە و بۆنت کردووە؟ دەڵێ نەخێر نەوەڵا هیچ یەکێک لەوانم نەکردووە. دەڵێ دەی کەواتە بەپێی ئەوە بێت کەواتە ئەتۆش عەقڵت نییە و بێعەقڵی. دەی چۆن ئەتۆ عەقڵی خۆت نەبینیوە مادام وایە کە پرسیار لە من دەکەی و سەرکۆنەی من دەکەی کە خوایەکم نەبینیوە دەیپەرستم، ئەدی خۆ ئەتۆش عەقڵی خۆت نەبینیوە کەواتە تۆ عەقڵت نییە. بۆیە ئینسان کە بیر لە دروستکراوەکانی خوای پەروەردگار بکاتەوە، بەڕاستی گەورەیی و عەزەمەت و حیکمەت و دانایی خدای پەروەردگاری بۆ دەردەکەوێت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت تەفەکەڕوا فی خەلق الله، بیر لەو هەموو دروستکراوانەی خوای گەورە بکەنەوە. بۆچی؟ بۆ ئەوەی گەورەی خوای پەروەردگارتان بۆ دەرکەوێت، بۆ ئەوەی دەسەڵاتی خوای پەروەردگار بزانن، بۆ ئەوەی کە بزانن ئەو خوای پەروەردگارە چەند بەدەسەڵاتێکە ئەو هەموو کەون و کائینات و دنیا و ئەو ئەرز و ئاسمانی بەدیهێناوە بەڵگەیە لەسەر گەورەیی و دەسەڵات و قودرەتی خدای پەروەردگار. بۆیە لە پیاوێکی دەشتەکیان پرسیەوە، گوتیانە بەچی خوای پەروەردگار دەناسی؟ گوتیەتی بە شوێنەوارەکانی خوای پەروەردگار، بە دەسەڵات و قودرەتی خوای گەورە، بەو هەموو بوونەوەر و کەون و کائیناتە خوای پەروەردگاری خۆم دەناسم. کەواتە ئینسان پێویستە لە دروستکراوەکانی خوای پەروەردگار ورد بێتەوە و بیر بکاتەوە بۆ ئەوەی عەزەمەت و گەورەیی خوای پەروەردگاری چاکتر لە دڵدا جێگیر بێت. هەر کاتێکیش ئینسان خوای گەورەی ناسی، وەکو یەکێک لە زانایان دەفەرمێت هەر کەسێک خوای گەورە بناسێت، دەسەڵات و قودرەتی خوای گەورە بۆ دەرکەوێت، بەڕاستی هەرگیز گوناه و تاوانی پێ ناکرێت. بۆیە ئەی ئینسان بیر لە دروستکراوەکانی خوای گەورە بکەوە، بیر لەو هەموو مەخلوقاتە بکەوە، بیر لەو هەموو شاخ و دەشت و دۆڵ و ئەرز و ئاسمانە بکەوە کە خوای گەورە بەدیهێناوە، بۆ ئەوەی کە چاکتر خوای گەورە بناسی و دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگارە بۆ دەرکەوێت. بۆیە لە چەندین ئاەتدا، لە چەندین فەرمایشتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئاماژە بەوە کراوە کە ئینسان بیر لە دروستکراوەکانی خوای پەروەردگار بکاتەوە. بۆیە زانایانی سەلەف گوتیانە من عرف الله استراحە، هەر کەسێک خوای پەروەردگاری ناسی لە ژیانیدا ئیسراحەت دەکات، دەحەسێتەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.